ابو بكر صديق رضای خوای لێ بێ یەکێکە لەو پێشەوا سەربەرزانەی کە لە دوای پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم باشترین کەسی ئەم ئومەتێ لە سەرەمەرگا بوو. هاتن بۆ لای و سەیریان کرد وەزعی زۆر حاڵەتی ناخۆشی هەیە و پێیان و دوتیان دکتۆرت بۆ بانکەین. فەرمووی قەدڕائانی وتی فەرمووی دکتۆرەکە بینیومی. وتیان ئەیوتێتی چی؟ فەرموویەتی ئینی فەعال لما ئوری، من کاریگەرم بۆ هەر شتێک کە بمەوێ بیکەم ئەتوانم بیکەم. تێگەیشتن کە مەبەستی خوای پەروەردگارە، چونکە ئەم سەیدنا ئەبوو بەکرە ڕەزای خوای لێ بێ ئەزانێ بە تربیەتی ئەم قورئانە ئەزانێ فإذا مرضت فهو يشفي، ئەگەر نەخۆش کەوتم خوا چاکمەکاتەوە وەکو سەیدنا ئیبراهیم فەرموو. ئەمەی کە پەروەردەی لای پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام، هۆشی لای قیامەتە، هۆشی لای خوای پەروەردگارە. ئەزانێ ئەو نەخۆشی خستووە، ئەزانێ ئەویش چاچی ئەکاتەوە، کە چاچی نەکاتەوە بە حیکمەتێکە کە بە نەخۆشیەکە ڕایگرتوتەوە بۆ ئەوی گوناهەکانی هەڵوەرێ. ئەمە پەروەردەی لای پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام.